نووسینگەی شارەزووری دەستگای خێرخوازی بەخشین ئاماری خزمەتەکانی لە ماوەکانی ڕابردوودا بڵاو دەکاتەوە و ڕای دەگەێنێت ساڵانە هاوکاری زیاتر لە 1000 خانەوادەی ناوچەکەیان کردووە سەرڕای دروستکردنی 8 خانوو بۆ منداڵانی بێباوک لەگەڵ تەواوی پێداویستیەکانی ناوماڵ هەروەها دابینکردنی 9 ماتۆڕی شەحن بۆ کەمەندامان و کڕینی 5 ماتۆڕ بۆ دەستەبەری بژێوی هەژاران بەرپرسی نووسینگەی شارەزووری دەستگای بەخشین لە چوارچێوەی مەراسیمێکدا کە بۆ خاوەن مارکێت و شوێنە گشتیەکان سازکرا بوو ڕایگەیاند ئەو سندوقانەی لە شوێنە گشتیەکان دایانناوە داهاتێکی باشی تێدا کۆکراوەتەوە و داوای کۆمەکی زیاتر دەکات. خوشکێکی بەڕێز ئەڵقەکەی دەستی خۆی هێناوە تەبعاً ئەوەی پێکراوە وتی ئەمە داواکارم بیفرۆشن و بە پارەکەی بیدەن بە هەژار و نەدارانی سنوورەکە. ئێمەش داوا لە بەڕێستانەکەین ئێمە هیچمان پێ ناکرێ ئەوە کۆتایی ساڵە و ئەو سندوقانەی کە لە مارکێت و دەرمانخانەکانە لە ڕاستیە پاڵپشتیەکی گەورەی ئێمەیە بۆ موچەی ئەم منداڵە چاوگەشانە کە بە چاوی خۆتان دەیبینن. هەر بە ڕێزێک لای خۆی کەسێک ئەناسێ بتوانێت بۆ ساڵێکیش بێ بتوانێت کەفارەتی منداڵێک کا خێرتان نەگایە لە هەر کەسی ڕابینن ئێمە گەیەتە مانگی 11 دڵمان دەستمان لەسەر دڵمانە خوای ئاخۆ موچەی کامیان ببڕێ چونکە لە دەسەڵاتی ئێمانیە کە داهات نەبوو ئێمە ناچارین موچەکەی ڕاگرین کە نەبێت داواتان لێەکەین هەر کەسێک گەل لای کەسێک و خۆی بێ کەسێک شکەبا خێردانەکات کەفارەتی مناڵمان بۆ بکەن خەڵکێکی زۆر چاوەڕێی دەستی ئێوەیە. جگە لە دەستگای بەخشین ئەندامان و لێپرسراوانی کۆمەڵی دادگەری لە سنوورەکە خاوەنی متمانەیەکی باڵای خەڵکین بە شێوەیەک زۆربەی خێرخوازانی ناوچەکە هاوکاریەکان لە ڕێگەی ئەوانەوە بەکەم دەرامەتان دەگەێنن. لە سنووری نووسینگەی شارەزووری دەستگای بەخشین بۆ لێ قەوماوانی کەرتی غەزە زیاتر لە 10,000 دۆلار کۆکراوەتەوە و بەردەوامیش ڕێژەکە ڕوو لە زیادبوونە. ئێمە ساڵانە زیاتر لە 1000 خەڵکی فەقیر و هەژار لە سنوورەکەمان سوودمەند ئەبێ لە پرۆژەکانی بەخشین لە پێدانی لە ڕووی مادیوە وەکو پارە لە ڕووی مادیەوە و هەروەها جلو بەرگ بۆ مناڵان و خواردن لە کاتی ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە و دابینکردنی سوتەمەنی وەکو نەوت بۆ فەقیرەکان لەوەی کە ئێستا شکو پرۆژەی تازە کە لە بەردەستمانەیە و بەردەوامە بریتە لە هاوکاریکردنی لە قەوماوانی غەزە کەرتی غەزە کە زۆر سوپاسی هاوڵاتیانی قەزای شارەزوورەکەین کەوا نووسینگەی شارەزوور دڵخۆشە بەوەی کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوو تا یا زیاتر لە مانگەیەکەوە بانگاواز کراوە بۆ لە قەوماوانی کەرتی غەزە لێرە لە سندوقی بەخشین دەتوانین بڵین زیاتر لە 10,000 دۆلار کۆبووەتەوە. بەهۆی ڕاگواستن و استراتیژی نەبوونی شارەکە قەزای شارەزوور کە لە نێو هاوڵاتیاندا بە هەڵەبجی تازە ناسراوە ژمارەیەکی زۆر کەم دەرامەت و هەژاری تێدایە بەڵام لە ڕێگەی دەستگای بەخشینەوە بەشێک لەو کەلێنە پڕ کراوەتەوە و لە ئێستادا بەشێکی زۆر لەو خانەوادانە پشت بە دەستگای بەخشین لە سنوورەکە دەبەستن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزوور